بەیانیتان باش ئەم کاتتان باش بەخێر بێنەوە وا دیارە ئیتر لەناو کوردەکاندا جگە لە ڕۆژئاوا هیچ ڕۆژەڤێکی دیکە نییە. ئەمەش شتێکی زۆر زۆر ئاساییە لە هەر چوار بەشی کوردستاندا ئیتر تەماشا دەکەین خۆپیشاندانانە خۆپیشاندانەکان لە دەرەوەی وڵات تا ڕادەیەک تند دەبن. دوێنێ لە بڕۆکسل خۆپیشاندانەکان زۆر زۆر تند بوون کێشە لە نێوان پۆلیس و خۆپیشان دەراندا دروست بوو و لە هەمووشی گرنگتر کە کەم دەیبینین چەند سەعاتێک بەر لە ئێستا ینی ئێستا بەیانە ئەم شەوی ڕابردوو لە لای ئێمە شەو بوو لە لای ئەمریکیەکان ڕۆژ بوو لە واشنگتۆن دیسی خۆپیشاندانێک هاتە ئاراوە بۆ ئەوەی کە کۆنگرێسی ئەمریکا ئیتر بکەوێتە جوولە و ئەو کێشانە چارەسەر بکە ئەو شەڕە چارەسەر بکە و کۆمەڵ کوژی و داگیرکاری هێزە جیهادیەکان لە سووریا دژ بە کوردان بوەستێنێ. با تۆزێک سەرەتا بەیەکەوە تەماشای ئەوە بکەین دوای ئەوە دێمەوە لاتان. بەڵێ ئەمە دەبینن خۆپیشاندانەکەیە با تۆزێک گەورەی بکەم. بەڵێ هەروەکو بینیتەن ئەمە دیمەنی خۆپیشاندانەکەی ئەم شەوی واشنگتۆن دیسی بوو. ئەم خۆپیشاندانە وابزانم لەسەر بانگەوازی گراهەم هات بووە ئاراوە کە داوای کردبوو کوردەکان ئیتر کۆببنەوە بانگەوازی بکەن بۆ ئەوەی کۆنگرێس کۆب بێتەوە. لەسەر چی کۆب بێتەوە؟ چونکە لێنزی گراهەم باس لەوە دەکاتن کاتێک ترامپ ئەو بڕیارانەی وەرگرتوونە لەسەر سووریا بە هیچ شێوەیەک ئیتر نەگەڕاوەتەوە بۆ کۆنگرە، بۆیە دەبێ کۆنگرێس کۆب بێتەوە. ئیتر ئەمە لە ساڵی 2019دا لە سەرەکانی هاتە ئاراوە و ئەم کاتە هەر ئەمان واتە لێنزی گرام و هەندێک ئەندامی دیکەی کۆنگرێس گوشارێکی زۆر گەورەیان لەسەر ترامپ کرد و هێرشەکەیان پێ ڕاگرت. بەڵام ئیتر ئەوەی بینیومانە چ لە ئەفرین چ لە سەرەکانیە چ لە گرێسپی ئەو خاکانێکە داگیر دەکرێن جارێکی دیکە ئیتر ناگەڕێنەوە سەر ناوچە کوردستانیەکان و ژمارەیەکی زۆر خەڵک لێیدا کۆچبەر دەبن و ئیتر گەڕانەوەیان ناممکن دەبێ. ئەمە لە ئەفرین بینیمان لە سەرەکانیە بینیمان و لە سەرەکانی ئەمە زۆر زۆر تونترە لەبەر ئەوەی لە ئەفرین زۆربەی زۆری دانیشتوانی ئەفرین بە تایبەتیش دێهاتیەکان ئیتر خاوەن و زەویزاری خۆیان بوون. ئیتر ئەمانە ئەگەر بە ناچاریش بێ لە سەدا 25 لە سەدا 30 ئیتر گەڕانەوە توانیان لە ناوچەکانیاندا بژین هەرچەندە کێشەی زۆر زۆر گەورەشەوێ. بەڵام شوێنێکی وەکو سەرەکانیە بچوو کە ئیمکانی کار نییە ئەو خەڵکەی کە چوونە دەرەوە بەداخەوە نەگەڕانەوە. لە ئیتر لە شوێنەکانی دیکەشم بە هەمان شێوە ئێستاکەش کۆبانێ لە ژێر ئابلۆقەیەکی زۆر زۆر گەورەی چەکداریدایە سات بە سات شەڕ
ڕوو ئەدا و هەتاوەکو ئێستا بەبێ ڕێکخراوی مافی مرۆڤ زیاتر لە 600 کەس لە هەردوو لایەن ئیتر کوژراون. ئیتر ئەمە بابەتێک لە تەماشا دەکەین ئەگەر تەماشای کۆی بابەتەکان بکەین و هەندێک بە جیهانەوە بیبەستینەوە دەبینین بەڕاستی لە هەموو جیهاندا ئیتر ئامادەکاریەک دەکرێت لە بۆ ئەوەی هەر کەس نفوسی خۆی ناوچەی خۆی بەتەنیا کۆنتڕۆڵ بکە. مەسەڵەن تەماشا دەکەین چین هەموو کارێکی ئەوەیە لە ئاسیا بە تاقی تەنیا ببێتە هێز. ئیتر تەماشامان کرد لەو ماوەیەدا مانۆڕی زۆر سەربازی گەورەی دژ بە ژاپۆنیا ئەنجامدان و ئێستاکە هەڕەشە دەکا بۆەوەی تایوان ئیتر بگرێتەوە کە ئەوان ئەڵێن ڕزگاری بکە بەشێک لە تایوانیا ناسیۆنالیستەکان ئەڵێن دەیەوێت داگیری بکات. تەماشای ئەمریکا دەکەین لە ڤێنزوێلا ئیتر هەمان شتی کرد لەبەرەوەی ئەو ناوچەیە بەهی خۆی دەزانێەوە ئێستاکە دۆناڵد ترامپ لە داڤۆسا هەموو ڕۆژەوی دۆناڵد ترامپ بە تەنیا گڕۆنلاند بوو. ئیتر هەرچەندە وتی هەڕەشەی سەربازی بەکار ناهێنم بەڵام باسی لەوە کرد ئەگەر بێت و ئەوروپیەکان ڕازی نەبن گڕۆنلاندی بدەنێ ئەمە ڕوبەڕووی سزای ئابووری و گومرگەکانیان دەکاتەوە. لە هەمان کاتدا تەماشامان کرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیتر سعودیا لە یەمەن چۆن ڕوبەڕووی ئیماراتی هاوپەیمانی وەستایەوە. ئیمارات چەندین ساڵە لەگەڵ سعودیا هاوپەیمانە بەڵام تەماشا دەکەین هەموو هێزەکان هەوڵ ئەدەن لە ناوچەی خۆیان لە ناوچەی نفوسی خۆیان ئیتر حاکمێکی مطلق بن. لەو تەماشامان کرد لە دوای ڕوخانی ئەسەددا ئیسرائیلیش لە ناوچەکانی خۆی بە هیچ شێوەیەک ئێستاکە قبول ناکە غەزە بدرێتە فەڵستینیەکان لە هەمان کاتدا ئیتر کێشە دروستەکە بۆ ئەو کۆمیتەی کە دۆناڵد ترامپ دایناوە بە ناوی کۆمیتەی ئاشتی. زۆر ناڕەحەتە چونکە پێی وایە غەزە بە ئینتەرناسیۆنالی دەکرێت کە غەزە بە ئینتەرناسیۆنالی کرا ئیتر ئیسرائیل ناتوانێت بە ئارەزوی خۆی کێنێ ویستی هەسپەکانی لەوێ تاو بدا. ئەمە بە کێشەیەکی زۆر گەورە دەزانێت لە هەمان کاتدا لە سووریا ئیتر پەلاماری دووسێ ویلایەتی خواروویدا و هەتاوەکو ئێستا هەتاوەکو لە کۆبوونەوەی لە ڕێککەوتنی 5 جانوەریدا ئیتر مەبەستەکانی هێنانە دی ئیتر وازی لە ئەوانەی دیکە هێنا کە دەیگوت هاوپەیمانی ئێمەن هاوپەیمانیە تەبیعیەکانمان واتە کوردەکان و دروزەکان و عەلەویەکان و سوریانیەکان ئەمە ئەو هاوپەیمانیە سروشتی و تەبیعیانە هەر هەمویان لە ئارەدا نەمان. ئیتر تەماشا دەکەین تورکیاش بە هەمان شێوە بیر دەکاتەوە. ئێران پێشتر وای دەکرد بەڵام ئێستا لە پەلوپۆ کەوتووە و چاوەڕێ دەکاکەینێ لی دەدرێ. ئیتر تەماشا دەکەین لە سووریاشدا لە بینی ئیسرائیل و تورکیادا ئەمە هاتە ئاراوە. بەڵام ئەمە کاریگەری چۆن دەبێ دەمەوێت بە کورتی باسی ئەوە بکەم و کوردەکان چۆن تەدبیری ئەوە وەردەگرن لەو شەڕەدا کە لە جیهاندا دێتە ئاراوە هەر کەس دەیەوێت دەوروبەری خۆی داگیر بکە بە تەواوەتی بیخاتەی خۆی. هەر وڵاتێک لە دەوروبەرت بێ هەگەر 100% ئیتۆ نەبی تابعی تۆ نەبی بەیعەتی پێ نەدابی دەبێت داگیری بکەی. لەو حاڵەتەدا کوردەکان چی دەکەن؟ بەڕاستی کوردەکانی عێراق وا دیارە کێشەیەکیان نیە. کوردستان فدراسیۆنێکە لەناو دەستوردایە و ئێستاکەش حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا بەخۆشحاڵیەوە باش ئەتوانن بەڕێی بکەن. لە ئێراندا جارێ شتێک نییە بە ناوی پێگەی کورد مافی کورد ستاتوتی کورد هێزی کورد تەنانەت ئەمە نییە. بەڵام ئەمە ئەوڕۆکە دەبینین لە تورکیا و لە سووریادا ئەمە کێشەیە کە لە تورکیا و لە سووریادا بزوتنەوەکان بە تەنیا بزوتنەوەی ئۆزەلانی حاکمی مطلق بووە هەتاوەکو ئێستا. لەو بارەیەوە دەبێ هەندێک حەقێک بە ئۆزەلان بدەین کە
ئەو مەترسیانەی لە مێژە بینیون کە ئیتر شتێکی وا لە جیهاندا دێتە ئاراوە هێزە لاوازەکان دەخورێن یەک دووەمینیان ئیتر تەدبیری ئەوەی وەرگ ویانیش لەمە تێگەیشت بوو مەسەرەن لە سەردەمی سلاحەدین دەمیرتاش کوردەکان هەتا لە سەدا 15 دەنگەکانیان بەدەستێنە بەڵام بەیەک تەلەفۆن بەیەک گوتار کە ئەمانە سەر بەپەکەکەن تیرۆریستن ئیتر هەموو شتێک هەڵوەشایەوە وانە وانیش قایون دەخەنە شوێنی هەڵبژێ دراوەکان و ئیتر ئەمە هیچ شتێک ناگۆڕدرێ بۆیە هەڵسا ئیتر ماوەیەکی دوور و درێژ بەبێ ئەوەی ئێمەش هەستی پێ بکەین کۆمەڵێک تیۆری کۆمەڵێک بابەتی فکری کۆمەڵێک بابەتی دیکەی سیاسی وەکو کۆنفدرالیزمی دیموکراتی و ژنۆلۆژی و کۆمیناڵ و کانتۆن و ئەم جۆرە تیۆریانەی پێشخست و یانیش مارکس نەیتوانیوە لە کێشەکان تێبگا من لی تێگەشتم من چارەسەری دەکەم ئەمانەی هەموو هێنانە ئاراوە لێرەدا بە تەنیا مەبەستەکەی ئەوە بوو ئیتر ئەو بزوتنەوەیە ئیتر لە بزوتنەوەیەکی هەڕەشە بۆ سەر تورکیا بکاتە هەڵوەشێنیتەوە ئەو هەڕەشەیە و بەنیازی خۆی ڕنگ بێ ئینسان بیر لەوە دەکاتەوە بەنیە یعنی بە نیەتەکەی ئەوە بوو بێ ئێمە ئەگەر بێت و لە تورکیادا وەکو هاوڵاتی سیر بکرێن وەکو پۆتانسیەلێکی هەڕەشە نەبیندرێن ئەو کاتە ئەتوانین لە 125 دەنگەکان بێنین و ئەمە شتێکی زۆر زۆر گەورەیە کە کوردەکان دەتوانن لەگەڵ دۆستەکانیان لەگەڵ کۆمەلگای مەدەنی لەگەڵ بڵین فێمینیستەکان و ئەمانە ئەتوانن ئەم کاتە لە دەسەڵاتدا بەشداری بکەن ڕنگ بە نیازەکەی ئەوە بێت بەڵام تەماشا دەکەین کێشەیەکی زۆر زۆر گەورە دروست بوو لەلایەک دەیویست هێزێکی چەکداری بمێنێتەوە کە ئەمە دەبواە لە سووریا بمێنێتەوە لە لایەکی دیکەش لە تورکیادا ئیتر هیچ هێزێکی چەکداری نەمێنێ بەڵام تەماشا دەکەین لێرەدا کۆمەڵێک ناکۆچی دەرکەتن کە ڕنگ بێ پێشتر هەستی پێ نەکرد بێ ویانی گوێی پێ نەدابێ ئیتر ئەمانەش یەک لە تەماشا دەکەین لەو ماوەیەدا دەوڵەتی تورکیا بە هیچ شێوەیەک ئیتر هیچ داخوازیەکی کوردەکانی نەهێناوەتە نەوەک نەیهێناوەتە جێ بەڵکو ناوێ قسەی لەسەرکە مەسەن تەنانەت لەسەر مەسەری زمانیش کە کەمترین مافە هەر ماف نییە یعنی مافێکی سروشتیە واتە ماف نییە مافی گرروپێک نییە زمان بابەتێکی سروشتیە بۆ نمونە ئەگەر ئەو پرسیارە بکە ئەڵێ کەس باسی ئەوەی نەکردووە خودی ئۆجارانش باسی ئەوەی نەکردووە کە زمانی کوردی ببێتە ڕسمی لەوە گەڕێ دەوڵەت ناخوازیین تەواو فدراسیۆن بێ فدراسیۆنیش ناخوازیین کاکە بە خۆسەری بێ خۆسەریش ناخوازیین کاکە بە ئۆتۆنۆمیەک بێت لەوانە هەمووی گەڕێ لە مەسلەی زمانیشدا ئیتر شتێکی وە و لە ماوەی ڕابردوودا ئەو زوڵم و زۆرەی کە دەوڵەتی تورکیا ئەنجامی داوە کوردەکانی لەو جۆرە چەمک و تێگەیشتنانەی کە ئۆجەلان بڵاوی دەکاتەوە وەکو برایەتی گەلان و ئەم جۆرەشتانە بە تەواوەتی دوورخستۆتەوە یعنی کورد ئیتر لەوێ تەماشا دەکەین لە شەقامدا هەتاوەکو دەچێ هەستی ناسیۆنالیستی زیاتر دەبن خۆی لە خۆیدا ناسیۆنالیزم بەرهەم دێنێ هەموو ناسیۆنالیزمەکان کاردانەوەن لە بەرامبەر ناسیۆنالیزمی پێشووتر ناسیۆنالیزمی کوردی تەماشا دەکەین کاردانەوەیەکە حتا لە هەناوی ناسیۆنالیزمی تورکی اتحاد التەرەقی هاتۆتە ئاراوە ناسیۆنالیزمی کوردی عێراق تەماشا دەکەین بە هەمان شێوە ئیتر ئەمانە ناسیۆنالیزمی کوردی ئێران تەماشا دەکەین هەتاوەکو ئێستاش لە ژێر کاریگەری ناسیۆنالیزمی ئێرانیدایە تەماشا دەکەی لە بۆ هەندێک ئیتر ئەمانە لەلایەک بەڵام کاتێک تەماشامان کرد لە پڕەوە ئیتر مەسەلەی سووریاشی هاتە سەر کە پەکێکە تەنانەت ئەو جەلانیش باسی دەکرد ئەوان ئەو پێواژیان دەست پێ کردە بۆی خۆیان بکەنە قوربانی لە بۆ سووریا ئیتر ئەمانەش هەر هەمویان بەتاڵ بوونەوە کە ئەمانە بەتاڵ دەبنەوە تەماشا دەکەی بمانەوە و نەمانەوەی کۆمەڵێک کێشە دروست دەبن لێ باشە
لەو حاڵتەدا پەکەکە چی دەکە لەو حاڵتەدا ئەو بزوتنەوەی چی دەکە لەلایەک بە تیۆری خۆی لەناو بردووە حتا وەکو ئێستاش لە ناوکەوانەدا لە ڕووی تیۆری قۆناغەکە یعنی قۆناغی ئاشتینیە خۆی من 5-6 مانگە باس لەوە دەکەم قۆناغی ئاشتینیە قۆناغی چارەسەریش نییە قۆناغی بێچەکردنی پەکەکەیە قۆناغی چارەسەرکردنی پێکەیە قۆناغی لەناوبردننی پەکەکەیە و لێرەدا کێشەیەکی زۆر زۆر گەورەتر کە دروست دەبێت پێشەوەی بینە سەر سووریا ئەویش دەم پارتیە دەم پارتی لە سەرەتادا ئەیتوانی بە شێوەیەکی دی هەڵسوکەوت بکە چونکە ئەتۆ لایەنێک کە شەڕت لەگەڵ دەکا ئەندامی ناتوێە پەیوەندی لەگەڵ جیهان زۆر زۆر خۆشە کاریگەری زۆر زۆر گەورەی هەیە هێزێکی هەژمونگەری ناوچەیە دەستی ئاشتیت لە بۆ درێژ دەکات تۆ ناتوانانی بڵێ من ئاشتی ناکەم باوەڕت پێ ناکەم بڕۆ من بەردەوام دەبم لەسەر شەڕ یعنی ئەمە نابێ خۆی وەکو ئەوەی هەندێک کەس دەڵێن لە سەرەتاوە درۆ بوو نەدەبووە کردبای نەخێر نەت دەتوانی لە سەرەتادا نەیکەی بەڵام دەتوانی ناچار بووی بیکەی بەڵام دەتوانی بە شێوەیەکی دیکە بیکەی مەسەرە یەک نمونەتان بۆ بێنمەوە پێشتر دەم پارتی یعنی کە هەدەپە بوو بەردەوام چی دەگوت بە حیزبەکانی تورکیا دەگوت وەرنە لامان کارمان لەگەڵکە مەسەرەن جاپە و ئەوانە دەگوت ئێمە بەشێکنین لە قەندیل ئێمە بەشێکنین لە پەکەکە ئێمە بەشێکنین لە ئۆجەلان کارمان پەیدانە ئێمە بەتەنیا ئەڵێن ئۆجەران ئاکتۆرێکی باشە ئەگەر بێت و کێشەی پەکەکەی لەگەڵ چارە سەر بکرێت بەڵام کاتێک قۆناغەکە دەست پێ کرد یەکەمین لێدوانی دەم پارتی چی بوو ئۆجەلان ئێرادەی ئێمە ئۆجەلان چی بڵێ تەواوە ئۆجەلان چی بڵێ تەواوە تاقە ئێرادەی ئێمە ئۆجەلان ئێستاکە ئەگەر بێت و ئەو مافانە کە نادرێن بە کوردەکان یعنی جەماوەری دەم پارتی ئەو جەماوەرە دەنگ بە دەم پارتی نادا وانە دەنگ بە دەم پارتی نادا لە ئێستاوە من دەزانم چۆن ناوی خۆم دەزانم ئەو ها دەزانم ئەو جەماوەرە لە هەڵبژاردننی ئایندەدا دەنگ بە دەم پارتی نادات چونکە وەکوتم ئەو جەماوەرە داخوازی ناسیۆنالیستانەی هەیە یەک لەوانش مەسیانی داخوازی ناسیۆنالیست تیانەش نینە داخوازی زۆر زۆر بەسیتی دیموکراتیکی گەلێکن نەتەوەیەکن گروپێکن یانی وەکو زمان مەسەرە ئەمەشی نەداوە پاشان لە خۆشەویستترین کەس لەناو جەماوەری دەمپارتی چێس لە حەدین دەمیرتاش هەتاوە گوێستا دەمیرتاشی بەرنەداوە سەرباری ئەوەی 3000 دادگای مافی مرۆڤی نێودەوڵەتی ئەڵێ دۆسیەی دەمیرتاش یعنی دەمیرتاش بە ناحەق گیراوە تێدەگەی لەم حاڵتەدا دەمیرتاشیش ئازاد ناکرێ و کەواتە ئیتر جەماوەرەکە نەدەک بە دەم پارتیەدا نە بە دوای ئۆجەلاندا دەگەڕێ تێدەگەی لێرەدا ئیتر دەم پارتی چ دەکە دەم پارتی پێشتر دەیانگوت ئەگەر دەوڵەتی تورکیا ئەم داخوازیانەی نەهێنانەجی ئێمە ئەچین لەگەڵ ئۆپۆزیسیۆن ئیتفاق دەکەین بۆ ئەوەی ئەو دەسەڵاتە بڕوخێن بەڵام ئێستاکە بچێ لای ئۆپۆزیسیۆن بچێ لای جەهەپە ئەردۆغان چی ئەڵێ ئەردۆغان ئەڵێ تەماشاکە ئەو دەم پارتیە کە ئێستا متتەفیقی ئێوەیە بەخۆی ئاعترافی کردووە کە ئێرادەی ئۆجەلان ئێرادەی ئەوانە تێگەی ئەمە کێشە لە بۆ ئەو حیزبە دروستەکە کە دەم پارتی لە ئایندەدا ئەگەر بیهێوێ قۆناغەکە ئیتر کۆتایی پێبێنێ کێشە لە بۆ حکوومەت دروستکە لە بۆ باخچەلی و ئەردۆغاندا ئەمە ناتوانانی هەر لە بۆ هەندێ چەند هاوڕێی پرسیاریان کردووە مەبەستت چییە کە ئەڵێ دەستی دەمپارتی لەناو پرۆسەی ئیمرالیدا بە سیکۆتین قایم کراوە بە چیمەنتۆ قایم کرا مەبەستمان ئەوەیە کە ناتوانێ ئیتر وازیشی لێبێنێ ئۆجەلانیش ناتوانێ وازی لێبێنێ ئەوانیش ناتوان وازی لێبێنن ئەو داخوازیە بە ئاشکرا بڵێن لەلایەن ئۆجەلانیشە بوو پاشان ئەو مەسەلە تیۆریانێک کە ئۆجەلان باسی دەکرد ئەمە کاریگەری لەسەر ڕۆژاوا چۆن بوو تەماشا دەکەین ئەو بابەتانە خۆی ئەو بابەتە ئیدۆلۆژیکانە و ئەو بابەتە ئیدۆلۆژیکە ڕۆمانسیانە حتا ئیدۆلۆژی واقعیش نینە ڕۆمانسی
وەکو کۆمیناڵ وەکو کانتۆن مەسەلەن تەماشا دەکەین لە ڕۆژئاوا بینیمان لە ڕۆژئاوا دەبوایە لە ساڵی یەکەمین و دووەمدا بە تایبەتی دوای ڕزگارکردنی ڕەقە دەبوایە لە ڕۆژئاوا پارلەمانێک دروست ببە و ئەو پەرلەمانە جگە لە ئەندامانی پێدا خەڵکی دیکەی تێدا بووە ئەمە نەکرا لە جیاتی ئەمە چیان کرد کانتۆنیان دروستکردن کانتۆن چیان لە بەڕێوەی بابەتێکی ئیدۆلۆژیە عەبدوڵڵا ئۆجەلان هەڵی بژاردووە بەڵام ئێستا کە دەرکەوت عەبدوڵڵا ئۆجەلان ئەمانەی هەڵبژاردووە نەوەک لەبەر ئەوەی عەبدوڵڵا ئۆجەلان کەسێکی تیۆریە ئێستا کە دەرکەوتووە عەبدوڵڵا ئۆجەلان ئەم کارانەی هەموو کردوونە بۆ ئەوەی ئیتر تیۆریەک بدۆزێتەوە بزوتنەوەکە لە بزوتنەوەیەکی شۆڕژگەێڕینەتەوەی بگۆڕێ بۆ بزوتنەوەیەکی کۆمەڵگەی مەدەنی بەڵام ئەو بزوتنەوەی کۆمەڵگا مەدەنیە ئەمڕۆکە ناتوانێت تەنانەت مافی زمانیش پەیدا بکە لەلایەکی دیکە ئەم جۆرە تیۆریانە کە تیۆری واقعی نین بەڵام لە هەمان کەدا تیۆریەکن بە مەبەستی تەکتیکی دروستکراوە لەگەڵ زۆر هاوڕێ ئەو بابەتەم تاوە توێ کردووە پێشتر ڕەدیان دەکردەوە بەڵام ئێستا ڕەنگ بێ لەمە تێگەیشتە بن لەگەڵم دابن کە ئەو بۆچونم ڕاست ئۆجەلان تەماشاکە هەر لە سەرەتاوە ئەو تیۆریانەی دروستکردن ئەو تیۆریانە هەندێک شتی تێدا هەیە باشە بەڵام کە ئەو تیۆریانەی دروستکردن مەبەستەکە ئەوە نەبوو کە باوەڕی پێیە مەبەستەکە ئەوەیە ئەمڕۆکە لەمە زیاتر شتێکی دیکەم لە دەستدانیا بەپێی تەکتیک بەپێی سیاسەتی ڕۆژانە بابین تیۆریەک دروست بکەین کە ئەمە فازیحەیە لە دنیایدا شتیوانیە بڕۆ لەگەڵ تیۆریسیانی قسە بکە بڵێ تیۆری لەسەر چ بنەمایە بڵێ سیاست لەسەر چ بنەمایەک دروست دەکرێت تەکتیک لەسەر چ بنەمایەک دروست دەکرێت پێدەڵێ سەرەتا فکر هەیە سەرەتا تیۆری هەیە لەسەر بنەمای ئەو تیۆریە ئەتۆ استراتیژی دروست دەکەی و لەسەر بنەمای استراتیژی ئەتۆ تەکتیک و سیاست دروست دەکەین بەڵام تەماشا دەکەین ئۆجەلان بە پێچەوانە لەسەر بنەمای تەکتیک چووە تیۆری دروستکردوونە و ئەم تیۆریانە تەماشا دەکەین کاریگەریەکی چۆنی هەبووە لە ڕۆژئاوادا کۆمەڵێک کادری دۆگماتیک کە ئەوەی لە قەندی لە ناو ئەشکەوتەکاندا لە بارەگا حیزبیەکاندا دەگوترێ و پێویستە بگوترێ تەماشا دەکەین بەردەوام لە ڕۆژئاوادا دووباریان کردوتەوە مەسەڵەن دوێنێ ئێوارەش باسم کرد کە لە هەموو گەڕەکەکان ئیتر ئەوە هیچ کانتۆنێک دروست بکرێ بەڵام لە خەڵکی عەرەب بینی خۆپیشاندام بکەنە بۆ ئۆجەلان خەڵکی عەرەب بینی ڕسمێکی ئۆجەلانی بدێ دەست لە هەر گەڕێکێکی عەرەبان ڕسمێکی پۆستەرێکی ئۆجەلان هەڵواسی پێی بڵێ ناچاری بکەی بڵێتن بژی سەرۆک ئاپۆ و ئەمە تەماشا دەکەین هەموو ئەوەی کە لە سووریا پێویست بوو بکرێ هەڵی وەشاندەوە ئێستا کەش ئێمە ئەڵێ عەرەب خاینە عەشیرەت خاینە و لە هەولێریش هێرش دەکەینە سەر کرێکاری سووری بەڕاستی ئەمە کارە ساتێکی زۆر گەورەی تێکەڵ و پێکەڵکردنێکی زۆر گەورەیە کە ئەتۆ بێ لە ئەوروپا لە هەولێر لە سلەیمانیە ئەو هەموو غەڵەتانەی خۆت هی بزوتنەوەی کوردی بێنی بەسەر سووریەکی قوربەسەری دوکاندار و پیزە فرۆش و کەباب فرۆش ساغ بکەیتەوە و ئەمە کارە ساتێکی زۆر گەورەی لێ دەکەوێت و دەبێتە عیبێکی زۆر گەورە کورد لە حەقانیەتەوە بۆ ناحەقی دەگۆدرێت لە چاوی ئەو خەڵکانە هاوڕێیان ئێمە هەرچێکی ببێ لە کۆتاییدا لەگەڵ ئەو نەتەوانە دەژین هەرچێک ببێ لەگەڵ ئەو نەتەوانە دەژین بەڕاستی دەبێ ئەم جۆرە شتانە کۆتاییان پێهێندرێ لە جیاتی ئەمە ئێوە ئەتوانن لەگەڵ ئەمانە خۆپیشاندان بکەن دژ بە جۆلانی بەڵام ناکرێ ئینسان هێرش بکاتە سەرەوانە ئەمە بابەتێکی دیکە کە ویستم ئەم شوکە قسەی لەسەرکەم ئاگدارم کە چوومە ناو هەندێک وردەکاری بەڵام بە پێویستم زانی دەمەوێ ئاماژە بە قۆناغی ئایندە بکەم کە بزوتنەوەی ئۆجەلانی پەکێکە دەم پارتی ئۆجەلان بەخۆی لە بواری فکری لە بواری سیاسی دەکەوێتە ناو چ قەیرانێک و ئەمە
مەترسیەک دروستەکە کە بزوتنەوە کە ئاعتیباری نەمێنێ و لە هەمان کاتدا ئیتر ڕوبەڕووی پارچەبوون ببێتەوە لە ئایندەدا. وەکووتم ئێستاکە خەڵک لە تورکیا حیسابی یەک قڕوش لە بۆ دەمپارتی ناکە، لەبەر ئەوەی دەمپارتی و ئەڵێتن ئێرادەی ئێمە ئۆجەلانە باخچەریش ئەڵێتە دەم پارتی، مەسەرن دوێنێکە باخچەری لێدوانێکی زۆر توندیدا دەم پارتی بەوە تاوانبار کرد کە لە نووسێبین ئاڵای تورکیان سووتاندووە و هەر کاتێک باخچەلی بیهێوێ کوردێک داغ بکە، کوردێک دارکاری بکە، ئەزانی بە دارکاری دەکا، بە ئۆجەلان دارکاری دەکا. ئەڵێ باخچەری ناڵێ ئۆجەلان، ئەڵێ قڕوجوو ئۆندەر. قڕوجوو ئۆندەر بە تورکی یعنی سەرۆکی دامەزرێنەر، مەبەستیوێ سەرۆکی دامەزرێنەری پەکەکە. ئەو ناوەی لێنەوە هەر ئەو ناوەش بەکاردێنێ. هەر کەسێک قسەیەک بکە بەدڵی باخچەلی نەبە، ئەڵێ هیوادارم گوێ لە قڕوجی ئۆندەرەکەت بگری. ئیتر ئێستاکە ئەو قڕوجوو ئۆندەر لە مەیدانی لە باکووردا لە تورکیادا بۆتە گاڵتەجاریەکی زۆر گەورە و پەکەکە ئەم کێشەیە چۆن چارە سەر دەکە بەڕاستی ئەمە دیار نییە لە ئایندەدا. لامان کاتدا دەربارەی هێز یانی پەکەکە لەلایەک بەخۆشی ئەڵێ ئۆجەلان سەرۆکمانە، هەرچی ئەو بیڵێ ئەوە، بەڵام لە هەمان کاتدا ئەوەی ئۆجەلان و ویستویەتی هیچی جێبەجێ نەکردووە لە سووریادا، هیچی جێبەجێ نەکردووە. مەسەڵەن لەو قۆناغانەدا بەپێی پرۆسەکە دەبوایە ١٠٠ و چەند کەس بوون ویانیش 1000 و شتێکن بە تەکید نازانم، یا 180 یان 1080 کەسن. تورکیا لیستەیەکی داوەتە پەکەکە و هێزەکانی سووریای دیموکراتیک کە ئەمانە خەڵکی سووریانین لە ناو هێزەکانی سووریای دیموکراتیکن، زیاترینیان ینی هەر هەمویان ئەندامی پەکەکەن و لە سەروی هەمووشیانەوە ناوی دکتۆر باهۆز هاتووە. دکتۆر باهۆزی بەتەنیا تێدای خەڵکی سووریایە، ئەمانی دیکە هیچیان خەڵکی سووریانین. داوای کردووە ئەمانە لە سووریا بچنە دەرەوە، ئەمە پێک نهاتیە. ناڵێم با پێک هاتەبە، بەڵام کە ئەتۆ ئەڵێ ئێمە پابەندی سەرۆک ئۆجەلانی دەبێ داخوازیەکانی بەجێبێنی، هەم پابەندم هەم پابەند نیمە. ئەوە کێشەیەکی زۆر گەورە بۆ دروستەکە. لە هەمان کاتدا مەسەلەی ئیسرائیل، پەیوەندی لەگەڵ ئیسرائیل وا دیارە من بە هەڵەی نازانم، بەڵام لە کاتێکدا لە پرۆسەیەکی وە کە پرۆسەکە خۆی لە خۆیدا لە ترسی ئیسرائیل دەستی پێ کردووە، ئەتۆش پەیوەندیەکانت لەگەڵ ئیسرائیل نەبڕی و چاوت لەوە بە ئیسرائیل ئەو ڕۆناسبە شتێکت بۆ دەکا، هەروەکو دوێنێش ئیلهام ئەحمەد دیسە دووبارەی کردەوە چاوی لێ ئیسرائیل ڕزگاری بکە لەو قەیرانەدا. ئەمە خۆی لە خۆیدا ئەتۆ گێرە شێوێنیەک دەکەی، یعنی گێرە شێوێنێک بەنسبەت تورکیا دەکەی. لێم تێگەی، یعنی تۆ لە کاتێکدا پابەندی سەرۆکەکەتی، پابەندی پرۆسەکەتی، بەڵام پرۆسەکە لە ترسی ئیسرائیل دروست بووە، ئەتۆش دەی بە ئاشکرا پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل بەردەوام دەکەی. با کەس نەڵێ ئەو پەیوەندیانە نەبووە، ئەوە لە کوێینەوە نەخێر، پەیوەندیەکان هەبوونە. ئەو زانیاریانە لە جیرفانی مندانە، دەزانم لەگەڵ چ شەق کامە کەسیش دانیشتوونە، تووە چەند جار دانیشتوونە. ئەمانە بەڕاستی کێشەی زۆر جددینە، کێشەی زۆر گەورەنە وە کێشەی وای دروست کردووە کە ئەتۆ کادرێکت لە دەوروبەردانە بێ ئەم ڕیال پۆلەتیکە و ئەم جۆرە شتانە باش بخوێنیتەوە. لەبەر ئەوەی بزوتنەوەکە کە بزوتنەوەی چەکداری بووە چەندین ساڵە بە تەنیا گرنگی بە خەڵکی حەماسی داوە و خەڵکی حەماسی و خەڵکی پرۆپاگەندەکەر بە خۆتان دەزانن ئاستی فکریان چۆنە.
بڕۆن تەماشا بکەن ئەوانەی پرۆپاگەندە دەکەن لە بۆیان ئاستی فکریان تەماشا بکەن چەندە بەڕاستی ئاستی سیاسیان چەندە نییە خەڵکێکی ئەوەنا هەستیارینە وانە و ئەمانە کێشەی زۆر زۆر گەورەنا ئەمڕۆ مەسەلەکەی گەیاندۆتە ئەم ئاستا لێرەدا با لە کۆتاییدا ئەوە بڵین هاوڕێیان ئێمە ئەو هەموو قسانە دەکەین کە مەبەستمان ئەوەی هەموو شتێک کۆتایی پێهاتووە نەخیر جگەلەوەی مەبەستمان ئەوە نییە کە خەڵک بێ ئومێد بکەین و یانیش خەڵک بێ ورە بکەین وەکو حیزبی چەکداری بەردەوام کاتێک ڕەخنە دەکەی ئەڵێ ڕەخنە مەگرە ئێستا کاتی ئەم قسانە نیە ئێستا کاتی ڕەخنە نیە خوێن دەڕژێ توش وەرە وەکو ئێمە چەپڵە لێ بدە لە هەمان کاتدا لە هەمان کاتدا ئیتر دەمەوێ بڵێم کە مەبەستەکەمان ئەوە نییە بەڵام چەپڵەش لێ نادەین ڕەخنە دەبێت لە هەموو قۆناغێک بکرێت چونکە هێزی چەکداری بەردەوام ئەڵێ نابێ ئێستا کاتی ڕەخنە نییە بەڵام ئەوە 50 ساڵە 100 ساڵە کەینێ کاتی ڕەخنە دێ پێمان ناڵێن لێرەدا دەمەوێ بە کورتی بلێم هاوڕێیان ئەمە مەسەلەیەکی کۆنژەکتورە مەسەلەیەکی کاتیە کە ڕۆبەڕووی کوردەکان بۆتەوە یعنی ئەمە لە هیچ سیستەمێکی دیکەی ئەمریکاش تەنانەت نەبووە کە ئەتۆبسی سەرۆکێک بڕەفێنی ژنەکەشی لەگەڵ بڕەفێنی تیرۆریستێک بینی کە پێشتر دەستی سوورە بە خوێنی ئەمریکیەکاندا ئەمڕۆ بیکێ متتەفیقی خۆت سوپایەکی لێ دروستکەی تەنانەت هەوڵ بدەیت لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ئایندەدا ئۆپەراسیۆن بۆ بکە سونەی ئیسلامی تیرۆریستی وەحشی دڕندە چیە وەڵڵا ئەمن هێزی خۆم بەکار ناهێنم لە دژی ئێران لە دژی حیزبوڵە لە دژی حەشدی شعبی ئەمانە بەکارتێن و ئەمە مەسەلەی کاتە بەڕاستی مەسەلەی کاتە لەو کاتەدا کوردەکان ئەکرێ هەندێک شت ون بکەن ئەکرێ هەندێک شت ون بکەن عرز ون دەکەن شار ون دەکەن کۆز دەبن بەشێکیان ڕنگ بێت تووشی جینۆسایدی بچوک ببنەوە هیوادارم گەورە نەبێ بەڵام ئەمە مەسەلەی کاتە مەسەلەی کۆنژەکتورە و ئەمە لە ئایندەدا ڕنگ بێ بەو شێوەیە دەرنەچێ کە ئێستا کە پیلانی لە بۆ دانراوە و ئەمە ممکن نییە ئەم شتانی کە ئەوانە دەیڵێن تەواو جێبەجێ ببێ نەوەک ترامپ پێش ترامپیش بوش عراقی داگیر نەکرد نەیگوت عراق دەکەینە وڵاتێکی دیموکرات کووە چی بەسەرات عراقی تەسلیمی ئێران کرد هەتا وەکو ئۆباما ناچار بوو بکشێتەوە وانە ئەوان نیان دەگوت ئێمە دەچین ئەفغانستان لە ئەلقاعیدە و لە تالیبان پاک دەکەینەوە و ئەفغانستانێکی دیموکراتیک دروستەکەین تەماشا دەکەین حکوومەتێکی هەری گەندەڵیان هێنا سەردەسەڵات 20 ساڵ جگە لە گەندەڵی دزی هیچی نەکرد وە لە دواییدا ناچار بوون تەسلیمی تالیبانیان کردەوە یعنی ئەوەی ئەمریکا دەڵێ لەکوێ وەرە پێم بڵێ جێبەجێ بووە لە بۆ هەندێ ئەوەی دۆناڵد ترامپیش دەڵێ بەڕاستی مەرج نییە لە سەتا دووشی جێبەجێ ببێ جگەلەوەی لەناو ئەمریکادا ئەمە ئەکیبێک ئەلیتێکی زۆر زۆر بچووکن و ئەمە وا دەکا لە ئایندەدا بەڕاستی کۆمەڵێک شت بگۆڕدرێن ئەو بابەتەی ئێستاکە هەیە ئەو نیگەرانیەی ئێستاکە هەیە ئەو چاوەڕوانیە خراپەی ئێستا هەمانە دەربارەی ڕۆژ ئاوا کە مەترسیەکەی لەسەر کوردستانی عراقیش هەیە چونکە تەماشا دەکەن ژمارەیەکی داعش سربەست کراون داعشەکانی دیکە ئیتر کەوتونەتە ژێر کۆنتڕۆلی دەستەی تەحریر شام ئەمانە هەموو خزم و کەسی ئەوانن لە ناویاندا
و ئەمانە ڕاستە دۆناڵد ترامپ دەیەوێت سوپایەکی داعشی نوێ دروست بکە بە ناوی دەوڵەتی سووریا و لە ئایندەدا لە بەرامبەر شیعەکان و ئێرانیان بەکاربێنێ. بەڵام چێ ناڵێ ئەمانە لە بەرامبەر لایەنێکی دیکەی متفقی ئەمریکا بەکار نهێنێ. ڕاستە دەستیان ناگاتە ئەمریکا، هەرچەندە بن لادن تەڵەبەی یەکەمینی ئەمریکا دەستی گەیشتە ئەمریکایی تر لە 11 سپتەمبەر چی کرد هەمومان بینی 4-5 کەسی لێ کوشتن بە 2 دقە. بەڵام ئەی ئەوڕۆپا ئەی وڵاتانی دیکە ئەمانە هەموو کێشەی زۆر زۆر جددی زۆر زۆر گەورن. بە هیوام ئیتر ئەمانە لە ئایندەدا گۆڕانکاریان بەسەردابێ. سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵم دابوون لەگەڵ ئەو ئانالیزە بچووکە هەوڵمدا پێتان ڕابگەینم کە شەقامی ئەمریکاش ئیتر گەرم و گوڕی تێکەوت لە ئەمریکادا خۆپیشاندانی کوردەکان یان ناکرێن یان کەم دەکرێن و ئەلیتی کورد لەوێ بەگشتی کەمە. ئەو ئەلیتەی هەیە زیاتر ئەلیتی خەڵکی بەشەکانی دیکەی کوردستانە، خەڵکی سووریا لەوێ زۆر زۆر کەمە، خەڵکی باکووریش لەوێ زۆر زۆر کەمە و ئەمریکا وڵاتێکی زۆر زۆر گەورەیە لە دەوروبەری واشنگتۆنی ژیان بە نسیبی هەر کەس نابێ. ئیتر ئەمانە لە ڕێگەی زۆر زۆر دوورەوە هاتوونە هەتاوەکو ئەو 100-200 کەسە کۆبوونەتەوە. بەڵام ئەمە ڕنگ بێ کاریگەریەک بکە لە ڕۆژانی ئایندەدا بەداخەوە وەختەکەشی هەندێک خراپە. کۆبوونەوەی داڤوس هەیە، هەموو ئیدارەی ترامپ بە گڕۆندلاندەوە خەریکە، ئیتر وەختەکەی زۆر زۆر خراپە. بەڵام ئەو هاوڵاتیانەی کە خەڵکی ئەمریکان دەبێت شتێک بزانن کە لە وڵاتی دیکە نیە، لە ئەمریکا یاسایەک هەیە، هاوڵاتی بۆی هەیە ڕاستەوخۆ لەگەڵ ئەندامی کۆنگرێس قسە بکە، پەیوەندی بکە. تکایە ئەمانەی گوێیان لەم دەنگەیە و لە ئەمریکا دەژین و یانیش خزم و کەسیان هەیە لە ئەمریکا، ئەم داخوازیان لێ بکەن کە ڕۆژانە بتوانن لەگەڵ 2-3 ئەندامی کۆنگرێس قسە بکەن بە تەلەفۆن و ناچارن نووسینگەکانیان ناچارە وەڵامی ئەو تەلەفۆنانە بدەنەوە. دوای ئەوەی ناوەکانیان تەزید کردن ئیتر ئەمان ناچارن ئیتر ئەمە بەرز بکەنەوە لە بۆ کۆشکی سپی و یانیش لە بۆ بەڕێوەبەرایەتی کۆنگرێس بۆ ئەوەی کۆبوونەوەی نائاسایی لەسەر ئەم داخوازیانە بکرێت. هیوادارم ئەو هاوڕێیانەی ئێستا گوێیان لە دەنگمە و دۆست و هاوڕێ و خزمیان هەیە لە ئەمریکادا هەوڵ بدەن ئەوەیان پێڕابگەینن ئەم کارە بکەن. ئەمە کارێکی جگەلەوەی کارێکی نیشتیمانیە، کارێکی ئینسانی و مرۆڤایەتیشە و ئەمە ڕنگ بێ بەشێک لە ئیتر زیانەکان بگەڕێنیتەوە. ئەوەی سەرێکانیە وەکووتمان بەشێکی گەڕایەوە بەڵام بەشێکی نەگەڕایەوە، بەڵام ئەمەشیان باشترە لە نەبوون، چونکە بەڕاستی کاتەکە زۆر زۆر کەمە. ئێستاکە 2 ڕۆژ 3 ڕۆژ ماون لە بۆ ئەو مۆڵەتەی کە جۆلانی دایناوە، هەرچەندە پێم وانییە ئیتر لە دوای ئەو 4 ڕۆژە هێرشێکی زۆر زۆر گەورە بکەوە. ئەگەر بشکە هێرشەکە ڕاستە شەهید و شتیوە زۆر دەبێ، بەڵام ناگاتە ئەو دەرەجەیە. ئەو هێزانەی یەپەگە ئێستا هێزەکانی سووریای دیموکراتیک بەڕاستی بەکردداری نەماوە، بەڵام باوڵێ یەپەگە ئەتوانێ ئەو شارانەی کە ئێستا لەبەر دەستیتی بیان پارێزی بە کوبانێشەوە، بەڵام هەتاوەکو دێ ئیتر ناوچەکان بەشێک لە دێهاتەکان ڕنگ بێ لە دەست بدەن و بێگومان هەڵومەرجی شەڕکردن و بەرگریکردن کەم دەکاتەوە. بێ ئاوی، بێ کارەبایی، بێ ئازوقەیی هاتوچۆ، ئەمانە هەموو کێشی زۆر زۆر گەورن لە بەرامبەر
میلەتێکدا. سوپاستان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمان دابوون. من دوێنێ ئێوارە بابەتێکی دیکەم باس کرد ئیتر ئەمانەی گوێیان لێ نەبووە ئەمەش ئەتوانن تەماشا بکەن ئەوانەی بابەتی دوێنێ ئێوارەیان گوێ لێ نەبوو کە لەوێدا باسم لەوە کرد ئیتر 2 ساڵ بەر لە ئێستا ئەو داخوازیەی یعنی ئەمریکیەکان ویانیش هاوپەیمانان داخوازیەکی وایان لە هێزەکانی سووریای دیموکراتیک کردبوو کە ئەوان بچنە شام، یعنی بەر لەوەی بە دەستەی تەحریری شام بچێ، بەڵام هێزەکانی سووریای دیموکراتیک ئەمیان ڕەت کردوتەوە و هۆکاری ڕەتکردنەوەکەشی بەعشق کراش وتم ئیتر ئەمان شێوریان بە قەندی لەوە کردەوە دوای ئەوە ڕەدیان کردوتەوە و ئەمانە بەڕاستی لە بزوتنەوەی کوردیدا کێشەی زۆر گەورە دروستەکان لەو سەردەمەدا کە بزوتنەوەیەک تاقە دەنگێک تاقە ئەلیتێک لە سیاسەتدا بڕیار بدە. لە ساڵی 1975 ئەمە هەبوو لە نێوان بارەگای بنەماڵەی بارزانی و مەکتەب سیاسیدا چ کێشەیەکی لێ دروست بوو بە خۆتان بینین، یعنی شکستی ڕاپەڕینەکە بە سەدان پێشمەرگە خۆی کوشت، خۆی تەسلیم کردەوە و لە دواییدا ئیتر جەلالی و مەلایی یەکێتی و پارتی دەرکەوت و دەرکەوتنی لەدایکبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان کارەسات و شەڕێکی ناوخۆی دوور و درێژی لەگەڵ خۆدا هێنایەوە، بەڵام لە هەمان کاتیشدا ئیتر یەک شتی لەگەڵ خۆ هێنایەوە بزوتنەوەی کوردی لە بزوتنەوەیەکی یەک پیاوی یەک بنەماڵەی یەک قاچی کردە بزوتنەوەیەکی چەند قاچی. سیستەمی فرەحیزبایەتی لەو کاتەوە لە کوردستانەوە دروست بوو و ئێستاکە لە ڕۆژئاوا و لە باکووردا بەڕاستی دەبێ هەم تەجروبە لەوە وەربگرێ بۆ پێش ئەوەی ئەم ئینشقاقات ئەم پارچەبوونت لەناو ڕوو بدە هەوڵ بدەی بە خۆت ئەتۆ ئەو سیستەمە لەناو ببەی، یعنی داخوازیەک هاتیە لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک ئەو داخوازیە ناڵێن با بیان کردبایە نەدەکرا زەحمەتیش بوو ڕیسک بوو، یعنی چونکە لە دوای ئەوە ڕەنگ بێ داخوازیەکە هاتبێتەوە دیمەشقمان بە تۆ پاک کردەوە، بەڵام ئەو کاتە ڕەنگ بێ ئیتر شەڕێکی زۆر گەورە لە نێوان جیهادیەکان و هێزەکانی سووریای دیموکراتیک شەڕی کورد و عەرەب هات بە ئارایەوە و لە دواییدا ڕەنگ بێ بیانگوت بە تەواو ئەوەت کرد بڕۆ لە لوبنانیش لە حیزبوڵڵا بدە، ئەو کاتە تەواو دەبێ هێزێکی بەکرێگیرا و پرۆکسی. ئەوە ناڵێم کە بیان کردبە، بەڵام ئەم جۆرە بڕیارانە وەکو لە سەردەمی ڕێفراندۆمیشدرا نابێ ئەلیتێک بیدا، دەبێ ئەم جۆرە بڕیارانە بەڕاستی لەگەڵ لە هەمان کاتدا لەگەڵ کەسانی پسپۆر ئیتر پێشتر قسەیان لەسەر کرابێت تاوتێ کرابن، حیزب ناوێ بەو شێوەیە ئیتر بمینێ خۆی لە کۆمەڵێک بارەگا و بارەگایەکدا حەفز بکە لە دەوروبەری خۆی کۆمەڵێک کەس دابنێ کە بە خۆی دەی هەوێن کە بە تەنیا ئەم دەنگانەیان لە دێتە دەرەوە کە ئەوان دەیانەوێن، ئەمە خۆی لە خۆیدا خۆ کوشتنە. هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش، سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون هەر بژین.